ماڵ لە خاوەن ماڵ حرامە پندێکی سەدان ساڵە لەگەڵ میلەتی کووردا دەژی و ئامادەی هەیە. ئەم پەندە لە سەروبەندی ڕێکەوتنامەی سایکس-پیکۆ لە ساڵی 1916 پاشان ڕێکەوتنی لۆزان لە ساڵی 1923 گەیشتە دوا ترۆپکی ئازاربەخشی خۆی. ئیتر لەو ساتە بەدواوە سیاسەتی نکۆڵی و بێبەشکردن و دابەشکردن بووە چارەنووسێکی بەد کە تا ئێستا لە بەرۆشی کورد نەبووەتەوە. دەرەنجامی ئەو ڕێکەوتنامە دوژمنکاریانە دابەشکردنی خاچی کوردستان بوو بۆ چەند پارچەیەکی لێکدابڕاو کە زنجیرێک ئاشوب و کارەساتی بە دوای خۆی داهێنا. ئەم دۆخەنوێیە میکانیزم و کەرەستەی بەرگری و خەباتی جیاوازی گەرەک بوو کە لە ڕێگەیەوە کورد شوناس و ئامادەیی خۆی بسەلمێنێت. ئیتر مەشخەڵی ئازادی خوازی و مافی چارەی خۆنووسین لە هەر پارچێکی کوردستاندا سیما و فۆرمێکی جیاوازی وەرگرت کە لە ناوەڕۆکدا یەک ئامانج بوون. لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە باشووری کوردستان کە پارچەی گرێدراوی خاچی عێراق بوو بووە مەیدانی گەرم و گوڕی بیری کوردایەتی و خەباتی نەتەوەیانە. لەم نێوەندەدا چەندین شۆڕژێڕ و نیشتیمان پەروەری ڕەسەن هەڵکەوتن کە جێپەنجەیان لە پەڕاوی مێژووی کووردا بە شانازیەوە نەخشاند. مەبەستمە لە بەرنامەی جێپەنجەی مێژوو هەموو ئەو کەسایەتیە شۆڕژێڕ و کورد پەروەرانە بدۆزمەوە کە مێژوو وەک پێویست دەرینەخستون یان نەتوانراوە قسە لەسەر خەبات و ماندووبوونیان بکرێت. بۆیە بەو پەڕی توانامەوە دەمەوێت دوورترین ڕێگا ببڕم بۆ گەیشتن بە ئامانجەکەم کە هەڵدانەوەی لاپەڕە زێڕینەکانی مێژووە. ئەو لاپەڕانەی هەندێک بەسەرێشە و کەمی دەزانن یاخود نانەوێت جگە لە خەباتی خۆیان و مێژوی خۆیان هیچ خەبات و قوربانیدانێک لەسەر ئەم نیشتیمانەوە و دەرکەوێت. زیادە ڕۆی نییە ئەگەر بڵێم پێشکەشکردنی بەرنامەی جێپەنجەی مێژوو بۆ ئەوەیە تاکو ڕێگربین لە دزینی مێژوو لەلایەن نۆکەرانی بێگانە و دوژمنانی کوردەوە. ئەم جارە دەچمە دەشتا پان و بەرینەکەی هەولێر و دەمەوێت جێپەنجەی مێژووی ئەو کەسانە هەڵ بدەمەوە کە لە سەردەمی چەوسانەوە و مژینی خوێنی هەژاران و بێدەرەتانان بوونا قەڵای پۆڵاین و سینگی خۆیان کردە سەنگەری بەرگری لە پێناو ئازادی نەتەوە و نیشتیماندا. جوامێرانە ململانەی دەرەبەگ و کۆنەپەرس و دار و دەستەی ئیمپرالیزمیان کرد. باوەشگرتنەوەی ئەم پیاوە ئازامەردە بۆ بەندە پێناسەی ئەوەیە کە هەمووان چەند خەمخۆرین بۆ ئەوەی مێژومان نەدزرێت، مێژومان ڕاستگۆیانە و بە جوانترین شێوە بنووسرێتەوە. بەرنامەی جێپەنجەی مێژوو هاتوونەتە قەڵاو منارە. لێرە دەمانەوێت لاپەڕەکانی مێژووی دەشتی هەولێر هەڵبدەینەوە. ئەو لاپەڕانەی کە تا ئێستا بە نادیاری ماونەتەوە. جێپەنجەی مێژوو لە شاری هەولێرین. لێرە لەسەر چەند کەسایەتێکی گرنگی ئەم شارە قسە دەکەین کە جێپەنجەیان لە مێژووی ئەم نیشتیمانەدا هەیە. کەم کەسەیە ئەم پیاوە زەحمە کێشە نەناسێت، کەم کەسەیە ئاگاداری هەوڵ و ماندووبوونە بەردەوامەکانی ئەم زاتە نەبێ لە پێناو داخۆکیکردن لە مافی جوتیاران. چەندین ساڵە خۆبەخشانە و جوامێرانە بێ ئۆقرە دوای مافە پیشەی و داراییەکانی جوتیاران کەوتووە. بەڵام ئایا دەزانن ئەو ڕێچکەی مامفارس لەسەری دەڕوات هەمان ڕێچکەی خوالی خۆش بوو حسێن مەیاسی باوکێتی. ئەوێ ڕۆژێ حسێن مەیا سەڵگری ئاڵای بەرگریکردن بوو لە جوتیاران و هەژاران. خاوەن دیوەخانێکی سادە و خاوەن پێگەیەکی بەهێزی کۆمەڵایەتی و سیاسیش بوو. ئەو چەپ بوو
بەڵام مەمیشە سەلماندوێتی کە چەپێتی خۆی بۆ خزمەتی گەلەکەی بێت. ئەو کادرێکی پێشکەوتوی حیزبی شوعی بوو، حیزبایەتیشی وەک وەسیلە بەکارهێناوە بۆ بەرگریکردن لە مافی جوتیاران و هەژاران. دەگەینە ناوگوندی مۆرکە کە مەنزڵی پیاوە شۆڕژێڕ و بە ئەمەکەکەی دەشتی هەولێر بوو. من تا مەزرۆی هەڵدانەوەی لاپەڕەکانی مێژووی حسێن مەیاسم مام فارسیش لە من تا مەزرۆتر بۆ ئەوەی جێگە و مەکان و مەزاری باوچیم پێ نیشان بدات. ئەو هەرزوو پەلکێشی کردم بۆ نێو خانووە کۆنەکەی بابی و وتی ئێرەمان لە ساڵانی 40-50کانەوە دروست کردووە، من دەمیز لە دیمەنی کۆنی خانووەکانی مۆردکە بڕوانم. بەس مامفارس جارجار دەیوت درەنگە بابچینە سەر مەزاری بابم. لەوێ دەرچوین و چوینە سەر مەزاری حسێن مەیاس و هاوسەری و برا و خوشکی و کوڕێکی مامفارس کە لە سیویەکی ئابی ساڵی 1996دا شەهید بووە. وتمان ئەمە باوکتە، باوکی ڕەحمەتەوە خوشکتە، ئەمەش کورتە. کوڕمە ئەمەش دایکماوێش برامە. زۆتیارە خۆشەویستەکان، لێ ناگەڕێین مافتان بخورێ، ئێمە پژگیریتان دەکەین، لێ ناگەڕێین زەویەکانتان داگیرکرێ، لێ ناگەڕێین مافتان بخورێ. ئەگەرچی کادرێکی پێشکەوتوی حیزبی شوعی بوو، بەڵام ئەو هەوڵانەی حسێن مەیاسی ڕەحمەتی هەروە ئاسان تێنەپەڕی. بۆیە لەسەر داوای دەرەبەگو ئاغاکان حکوومەتی ئەوسای عێراق لە ساڵی 1950دا بۆ ماوەی 8 مانگ حسێن مەیاس و مەحموود عەدە و حەمەد عەلی و حسێن قۆبچەسوور و کوێخاوەیس نزیکەی 8 مانگ لە بەغداد دەستگیر کران، بەڵام دواتر بە هەوڵی پارێزەر عەونی ویسف ئازاد کران. وەی تەمەشای کرد ئاغەوات زولم لە کرمانز دەکەن، سوغڕەی پێ دەکەن، ساحیبی هیچ نینە. ئەو کاتی شوعیاتی هاتە مەیدانێ، باوکم بۆ شوعی لەگەر جەماعەتەشی موردکەی کە محەممەد پیرداود بوو، محەممەد میرخان بوو، سولێمان خۆشناو بوو، هەمەی عاجی ئەمە کۆمەلە کەسایەتی منتیقەی وەکو هەندێک ئاغەواتیش بوون لەو ڕێگای شوعیاتیان لە منتیقەی چەسپان لە 53 عەرەکەیەکی جوتیاریان دەست پێ کرد، توانیان گوتیان چیت کە زۆرداری ئاغای ناکەین لەبەرەوەی نابی سوغڕێ بە، هەتا گەیشتە 58 عەبدولکەریم قاسم سەورەی کرد. ئەو سەورەیە لەگەر شوعی تەعاونی کرد، توانیان ئەو بڕیارانەی عەبدولکەریم قاسمی کە یەکێک بۆ ئەویش لەوە جەماعەتەی کە وەکو محموود عەدە و ڕەحمانە شەل و حەسەن تەها و چەند کەسایەتە وەکی حەسەن قۆبچەسۆری و چەند کەسایەتیەک گەورە توانیان هەم مقاومە شەعبی عەبدولکەریم هەم توانیان ئەو بڕیارانەی عەبدولکەریم قاسمی ئەم زەویانە باوکم وەکو خەبیرێک تەوزیع کران لە مەلەکیە بۆ جەمهوری فەلاح بۆ ساحیبی عەردی خۆی یەکێک بوو، توانی ئەم قرارە بچەسپێنی. ئەو کاتی عەبدولکەریم قاسم دووسێ بڕیاری گەورەی جێبەجێ کرد، یەک قانونی عومال کە 8 سعاتیش بکات، دووەم قانونی 130 کە زەوی جوتیاران بیتە یەکێک بوون. ئەمانە توانیان ئەم قانون و ئەو نظامە لەگەر عەبدولکەریم قاسم هەتا ماوەیەکی دوای عەبدولکەریم قاسم هەر گەڕاوە 2 جار ئەمانە سجن کران بە غەرەتی، چون هاواریا کرد ئاغەکان ئەوانە غەدر لە ئێمە دەکەن. عەبدولکەریم دوای لۆی ڕێندەوە عەبدولکەریم قاسم بەریەدان. حسێن مەیاس لەو گۆڕەشی نەبووە، حسێن مەیاس لە ژینگەیەکی چەساوی کۆمەلایەتی نەتەوەیی نیشتیمانی لە سەری هەڵداوە، لە گوندەوە سەری هەڵداوە. گوند
بەگشتی لە چارچوبەکەی قوڵایی شارەکانن دەکەی هەموو یانەدا مەسەلەکەی کشتتوکاڵ مەسەلەکەی ئابوووریە دوای هەر کەسایەتێکە مەسەلەی بنەماکەی لە ئابوووریەکەی جۆرە ئابوورێک ژیاوە بە چ عقلێتێک ژیاوە لە چ ژینگێک ژیاوە بۆیە کە تەماشا دەکەی ئەوەی با بڵێن لە ماوەی ئەو 120 ساڵی دواییدا کۆمەڵێک کەسایەتی چ وەکو لەسەر ئاستی گوند لەسەر ئاستی شار لەسەر ئاستی کوردستان دەرکەوتنمانەکەی کەواتە جوولانەوەی نیشتێمانیمان کە سەری هەڵداوە بە تایبەتی با بڵێن لە سەردەمی سایکس بیکۆ و پێشتر و پاشترەوە منەکەی لە دەستە بژێری ئەستەمبۆڵەوە تا دەگاتە ئەم ڕۆژگارەی بەڵام دیارە شاری هەولێر لە با بڵێن لە سیەکانەوە لە چارچوەی گشتەکەیدا جوولانەوەیکی نیشتیمانی کۆمەڵایەتی دەکەی پاش بە تایبەتی دەستە بژێرێک پیا بوون کە بیرێکی بەشتەکە کەوتن خوازانە چەپانە مارکسیانە هاتنە مەدانەکە بە تایبەتی حزبی هێوات لە سەرەتاوەکو حزبێکی نیشتیمانی نەتەوەیی دەورێکی گەورەی گێرەوە کۆمەڵک خەڵکانێک کۆمەڵک جۆتیار و کۆمەڵک هەتە خاوەن ملک و شێخ و مەلاشی ڕێکێشاوە بەڵام پاشێ ئەوەی سەرکەوتنی بەرەی گەلان دەکەی لە شەڕی دووەمی جیهاندا دەکەی کە مەسەلە بیر و باوەڕی پێشکەوتنزان کوردستانیشکردەوە بە عێراقەوە دەکەی کۆمەڵێکی ڕێکخراوی پێشکەوتن خواڵ لەوانە حزبی ڕزگاری حزبی شۆرەش لقی حزبی شوێنی عێراق لە کوردستاندا ئەوانە بە پێی بەرنامە و ئایدۆلۆژیا و کارەکانیان زیاتر پاڵپشت بوون بۆ گوندەکانەوە دەکەی مەسەلەکە چینایەتێ بۆیە کە تەماشا دەکەن دەشتی هەولێرێ بە گشتی دەکەی بە پانتای دەشتی هەولێرێ ژمارەیەک فەلاحی چاشی دەستکەوت بەڵام هەموو بەهۆی حزبی شوێعی چەپ و مارکسی و حزبی ڕزگاری و حزبی شۆڕش و حزبی شوێعی بووە سەرڕای پاشی 46 پارتی دیموکراتی کوردستانی تا ڕادەیەک دەوری هەبووە جا لەو کۆمەڵە گوندانەی بە تایبەتی دەشتی دزەیاتی لە دەشتی دزەیاتی بە پێ کوڕەمەلاکانی دەشتی دزەیاتی هەر خزانە ناو جوولانەوەی نیشتیمانی چەپ و نیشتیمانیدا لەوانە ڕقیبی حوسێنی مەلای جەوهەری حوسێنی مەلای کاکە ئەحمەد حەمەدەمین دزەیی محسین دزەیی سەعدی دزەیی ئەوانە ماڵە کاکخانەش کە بەشێکی دزەییەکانمان دەکەی لە مورتکەی گەورە ئەوانش وەکو مەلەکەی زوو خزانەتە ناو چارچوەی نیشتمانیەکە لەوێ درە کۆمەڵک تێ کۆشەر کۆمەڵک فەلاح یانەکە یەکێک لەوانە مەلا خالدی ڕەحمەتی بووە هەروەها مام حوسێن مەیاز بووە ئەو جا ئەوەی کە ئەمن پاشی ئەوەی بە تایبەتی پاش 14 تەموز ژمارەیەک تێکۆشەری جۆتیار مام ڕەحمانە شال مەحموود عەدۆ مەڵدەکەی نووری قازی خانەیی مەڵدەکەی مامەندی قۆریتانی حوسێن مەیاز ئەوانە بوونە جەرگەی تێکۆشانی جوتیاران لە چارچوبەی باشووری کوردستاندا لە پاشی 14 تەموز و تا ڕۆژگاری خۆی تاما حوسێن مەیاز یەک لەو کەسانە بوو بەیەک ڕێبازێکی نیشتیمانی کۆمەڵایەتی چینایەتی سەری نایەوە هەر بەردەوام بوو لەسەر شۆڕشەکە ماوەیەکی پێچوو دەست بە ئەوەی کرا کە شۆڕشی عەشایری بەرامبەری ئەوەی کە ڕێز عەشیرەتەکان هەستا شۆڕشەیان گوتیان نابی قانونی ئیسلاحی زەراعی بچەسپێ لە کوردستان ئەوانە بەرەنگانیان بۆ لە گوندەکان سەرچیان هەرگرت بەڵام دوای شۆڕشی ئەو شۆڕشە لە عەبدولکەریم قاسم لە 63 کە بەعس هات ئەوان نما شۆڕشی ئەیلول کە مەکتەب سیاسی پارتی برای محەممەد و تارەبان دەستیان بەسەر داگرت مەلا مستەفا بارزانیش هاتەوە بووە شۆڕشەکی شۆڕشی ئەیلول هەتا نەبووە شەرشی ئەیلول شوعی و فەلاح سەرچی هەرگر بوو زدی ئەو ڕێز عەشیرەتانە لۆی نێنە گوندەکان بەڵام بۆ شۆڕشی ئەیلول لێرە کە حیزبی شوعی لێی درا هاتن لەو گوندەی مورکەی هەموو لە کتەسە دەستی باوکم لەکن لێرانە قیادەی حیزبی شوعی کە بەعەز لێدان و سەلام عادلی ئیعدام کرا و دەربە دەربوون هاتن لە مورکەی هەموو لەگە مەلا مستەفای بارزان ڕێککەتن بەڵام جەناحی ئیبراهیم ئەحمەد و مەکتەب سیاسی ئەوانەیان چەک بەڵام دوایە مەلا مستەفا ئینزیما ڕێ پێدان جەبهەی کرد
چوونە ناوچای حیزبی شووی بەردەوام بوو لە پێشمەرگاتی لەم دەورات چی هەبوو؟ باوکم لەو دەورەی بەس قیادەتی کادیرێکی بە قوتی حیزبی شووی هەبوو دوایە چوە ناوچایی پلەی سەربازی وەرگرت سەرپەر بوو لە دەشتی هەولێرە هەر شوعیش بوو. ساڵی 1956 لە بەغداد سەردانی مەلیکی کوردستان شێخ مەحموودی نەمر دەکات و نامەیەکی پێدەدات. شێخ مەحموودی نەمر پێی دەڵێت یەکگرتنی سوننە و ئینگلیز هۆکاربوون بۆ لە ناوبردنی خەونی لە مێژینەی گەلی کورد کە ئازادی و سربەستی نەتەوەیی بوو. پیاوەکە بوو کە ئەو کاتی برادری بوو ناوی عەونی یوسف بوو بەڕاستی قارەمان و قوتابخانەی کوردایەتی بوو لە بەغدایە لە کابینەی عەبدولکەریم قاسمی وەزیر بوو زۆر برادری بابم بوو لەو کێشانەی کە بابم دەچوە بەغدایە هەمووی ئەو یارمەتیەدا و بۆکو نوێنەری شوعیش و بەس عەبدولکەریم بە لە ساڵی 56 باوکم کە شێخ مەحموود لە خستەخانەی بوو 2 جار سەردانی کردێت جاری یەکەم کە چوو قاقەزەکی ئەو عەلی مەحموود کە خانێ بام شوعیش بوو بەڵام برا کاقەزەش دایە گوتی برادری شێخ مەحموودی بوو گوتی دەبێ ئەو قاقەزەی بگەینی بردی لە خستەخانەی دایە گوتی ماچی کردم گوتی ئێمە کورد لە ناچاری بەزیینیانی کۆلماندا لەبەر ئەوەی بەرژەوەندی سوننەی عەرەب و ئینگلیزیەکی گرتەوە ئێمەیان نەیە. لە دوایی سەرکەوتنی شۆڕشی چواردەی گەلاوێژی 1950 کە تەختی پاشایەتی ڕووخا ئیتر حکوومەتی کۆماری دامەزرا و هەندێک مافی گەڕاندەوە کە لە خەڵکی عێراق و کوردستان زەوت کرابوون وەک کارکردن و ئازادی زمان و ئازادی خوێندن و چەندینی تریش. هەر لەو ساڵەدا ئەو ئامانجەی حسێن مەیاس و هاوڕێکانی کاریان بۆ دەکرد هاتە دی کە بڕیاری 30 ساڵی 1950 ناسراوە بە یاسای ئەسلاحی زراعی و لە بەرژەوەندی جوتیاران بوو. بە گوێرەی ئەو یاسایە زەوی لە دەرەبەگ و ئاغا سەندایەوە و دابەشکرا بەسەریاندا. ئەو سەردەمە لەلایەن لیژنەی مەحەلی حیزبی شوعی مام حسێن مەیاس وەک شارەزایەکی کشتتوکاڵی دەست نیشان کرا بۆ ڕاپەڕاندنی کاروباری جوتیاران. ئەگەر چی دواتر ئاغاکان سکاڵیان کرد و دوای جێبەجێکردنی بڕیاری ژمارە 30 ئیسلاحی زراعی مام حسێن مەیاس و هاوڕێکانی لە بەغداد دەستگیر کران. مزاهرەی سکەی قیتاری پێدرێن لە هەولێرێ ئی شەمەند نەفەری هەولێرێ ئی دووەمیان ئەوەیە کاکە ماوەیەکی زۆر کرێکارانی هەولێر سەرەتای خۆپیشاندان و یاخود ناڕەزایەتەکانی کرێکاران بۆ لە کوردستان لە هەولێرەوە ڕادستی پێکردووە و توانیتیان ئینگلیس ئەو کاتە دەسەڵاتدار بۆ لە سارانی سیەکان و چلەکان بۆ بزەبت توانیتیان بیهینە ژێر ڕچێفی خۆیان داخوازیەکانی خۆیان پێ بسەلمێنن مەسەلەن مزاهرەی نانی جۆی کە بۆ بەردانی ئەو کاتی بەهادی نووری سکرتێری حیزبی شوعی بووە گیراوە لە هەولێر مزاهرەیەکی گەورە بووە بۆش پێیان گوتیە مزاهرەی نانی جۆ لەبەرەوەی جوتیارەکان زۆربەی زۆری لە دەشت هاتوون نانی جۆیان بەرز کردەوە بە پێشەوە ڕۆشتنە داوایان کردیە هەم ئازادی بۆ بەهادی نووری هەم نان و زگ و برێکار و ئەوە بۆ خەڵکەکەی بۆیە لە هەولێر مەشهورە بە مزاهرەی نانی جۆ لە جێیتر یەک لەوانەی تر هەمومان دەزانین ڕاپەڕینی دەشتی هەولێرێ کە ساری 53 کرایە یەکێ لەو کەسانەی کە ڕۆلی دیتیە ئەو مام حوسێن بووە حوسێن مەیاس بووە کە خەڵکی مردکەی بووە ئەمە یەکێ لە کادرە هەرە سەرە کچەکان بووە ئەو کاتە کۆمەڵێک کادری لێهاتوو هەبوون لە حیزبی شوعی کە لە ناوچەکە ڕۆلیان بینیە لە ناو جوتیارەکان یەکێ لەوانە مام حوسێن بووە.
مێژوو شایدی بۆ حسێن مەیاس و هاو خەباتەکانی دەدات کە چەند بوێرانە کاریان کردو و بەرگریان لە مافی جوتیاران و چەو ساوەکانی نیشتیمان کردووە. ئەوان بوونە سیمبۆلی مەردایەتی و ئازایەتی. ئیتر دەبێت هەمووان لە ئاست ناوهێنانی حسێن مەیاس و هاوڕێکانیدا سەرنەوی بکەین چونکە ئەوان بوونە هۆکاری سەرەکی ئەوەی ماف بۆ مافراوان بگێڕێتەوە. لە بەعزی قۆناغدا زۆر کەس لە تێکۆشەدە گەورەکان ڕووخاون دەکەی زۆری شاد و قوربانیان داوە. بەڵام بەهەرحاڵ یعنی نمونەی ئەو جوتیارە گەورانەی دەشی هەولێرە وەکو باسماکەی یەک لەوانە مام حسێن مەیاسا بە ئەستێرەیەکی کەسێک لە بەشی لە مێژووی جوولانەوەی نیشتیمانی و نەتەوەیی و تیناتیماندا بە گەشی دەمینێتەوە. ڕەنگە زەمینە سازی تایبەتی خۆی هەبی دەشتی هەولێرێ بۆ ئەو خەباتە. بەڵام کادیرەکان لە خۆبردووی کادیرەکان ئەو ڕۆڵەی بینیە یەکێ لەو کەسانەی کە ئەو ڕۆڵەی بینیە کە ئەو ئێوە یادی دەکەنەوە مام حسێن بۆ حسێن مەیاس لە ساڵی 1940 لە دەشتی هەولێر لە گوندی باغی مرە لەدایک دەبێت. لە ساڵی 1926دا بە یەکجاری دەبنە نیشتەجێی مۆردکەی گەورە و لە بەری دوو هاوسەر دەبێتە باوکی 13 منداڵ کە 7 کچ و 6 کوڕ دەبن. کوڕەکانیش بە ناوەکانی مامفارس و دارا و شوان و بۆتان و سۆران و کاوە. دوای ئەو هەموو ماندووبوونە تا ڕادەیەک مام حسێن مەیاس گەیشتە ئەو ئامانجە پیرۆزەی کە هەوڵی بۆ دەدا کە ئەویش دابشکردنی زەویە داگیرکراوەکان بوو لەلایەن ئاغا و دەرەبەک بەسەر جوتیاراندا. مام حسێن مەیاس لە ساڵی 1994 بۆ دوجار ماڵاوایی لە نیشتیمان دەکات و لە گۆڕستانی مۆردکە ئەسپەردەی خاک دەکرێت. مام حسێنی مەیاس و چەندین شۆڕژێر و شۆڕەسواری دیکەی کوردستان و دەشتی هەولێر هۆکار بوون بۆ ئەوەی حکومەتە یەک لە دوایەکانی عێراق بە چۆکدا بێن و داواکاریەکانیان جێبەجێ بکەن. دەشتی هەولێر خاوەنی چەندین داستانی گەورە و ڕاپەڕینی جەماوەریە هەر لە سەردەمی حکومڕانی ئینگلیز تاک و ساڵی 1991ش. بەڵام ئەم مێژوە وەکو پێویست باز نەکراوە. ئەمڕۆ ئێمە جێپەنجەی مێژومان لە هەولێر تۆمار کرد. کەسایەتیەک، ناودارێک، شۆڕەسوارێک، شۆڕژێڕێک، جوتیارێکی بەناوبانگمان بە ئێوە ناسان.